چۆن ئێوە باوەڕتان بەو هێزە نادیارە هەیە و ناتانێت ئێمە باوەڕ بەخۆی پەروەردگار بکەین ئەمەش هەر پرسیارەکە لەوە یەکەینەوە ئایا مادە ئەزەلیەکە زیندوو بوو ئەگەر زیندوو بوو چی زیندوێتیەکەی پێداوە ئەگەر ئەمە وەکو ئەو پرسیارەیەکە لە ئێمە یەکەنەوە یعنی وەکو تەسەلسولەکەی کە لە علم الكلامە لای عولەمای ئیسلامە هەیە ئەگەر ئێوەش بە ئێمە ئەڵێن ئەی چێ خوای دروست کردو ئێمە وتمان باوەڕمان بەو خوایە هەیە کە مەخلوق نییە و خالقە صفەتەکانیشی هەموو ئاوان و ئەم وجودەش هەمووی وجودی هەموو مەخلوقات بە ئیرادەی خوای گەورە دروست لێرە ئەم پرسیارە دێتە پێش ئایا ئەوەی ئێوە ئەیڵێن بە ئیرادە دروست بوو یان بە سوتفە دروست بوو سوتفەوە باسمان کردمان شتێکی ناممکنە شعرێکی شکسپیر ئاوا بە سوتفە دروست بوو يعني ممكن نییە بڵێن بوومە لەرزەیەک بوو لە مەطبعەیەکی دا ئەم حرفانە هەمووی هاتن و ڕێککەوتن و شعرێک دروست بوو يعني ئەگەر بڵێن ئەمە حرفێک دروست بووە فی عن علایەک دروست بووە ناوێک دروست بووە نووسراوە هند نووسراوە ئازاد نووسراوە فڵان احتیمالێک هەیە بڕوای پێ بکرێت ئەگەر احتیمالی پێ بکرێت چونکە دائیمەن لە یەک شتاوتم یەک پارە شێر و خەتی بۆ بکەی دوو احتیمال هەیە یەک زاری تاوڵە شەش احتیمالی هەیە اینجا تۆ شتەکان گەورەکە بەقەدەر مێشکی ئینسان چەند احتیمالی هەیە احتیمالەکان شتێکی هەر زۆر خەیاڵی لەبەرەوە ئینسان تەسلیمە بێ بە هەبوونی خوای گەورە چۆن ئینشتاین قسەیەکی هەیە ئینشتاین ئەڵێ خوای گەورە یاری تاوڵە بەم هینە ناکرد یاری زار بە گەردوون ناکە ئەنجا لە ڕەدی ئەم سوتفە شاباسەکە ئەڵێ دەی با سوتفە سەعاتێکمان بکاتە دەست يعني ساعاتك شتێکی صنعی ئینسانە شتێکی ئەوەندە گەورە نییە لە چاو ئەم ساعاتە گەردوونیە گەورەیە ئەڵێ دەی باشە با سوتفە ساعاتێکمان بدە کەوا شتێکی ناممکنە ئەم هەموو دقت و ئەم هەموو سیستم و ئەم هەموو وجودە زیندوێتی و مردوێتی ئەومی ئاوا دروست بوو باشە دیسانە پرسین مادە ئەزەلیەکەی یەکەم جار یەکەم حرەکەت یەکەم وجود دیسان کە ئەڵێنەوە یەکەم دەینەوە سەر زەمان باشە ئەگەر لەگەڵتانە وتمان زەمان و مەکانمان ئیڵغا کردو وجودەکە خۆی یەکەم جار مادەیە وزەیە دیسان ئەڵێن یەکەم جار تەمان بۆ تێگەیشتن لە یەکتر ئەجێنە چونکە چەند تەسەووری بیدایەتەکە بکەین نابێ بڵێن بیدایەت ئێمە ئەڵێن ئەزەلی ملیارەها ساڵ هەر یعنی دەست پێ ئەوە ئێمە باسیەکەین کە ئەڵێن ئەزەلی یعنی وجودێکی بێسەرەتا ئەگەر وتمان باشە ئەوەی ئێوە ئەیڵەن مادەیە و بێسەرەتایە ئێ باشە ئەم مادەیە لە سەرەتایە زیندوو بوو یا مردوو بوو ئەگەر ئەم مادەیە زیندوو بوو چێ زیندوی کردو ئەگەر مردوو بووە چۆن زیندوو بووە ئەگەر زیندوو بوو بۆچی مرد وەکو ئینسانەکان وەکو گیانلەبەرەکانی تر ئەوانەی کە ڕۆحیان تایە نەفسیان تێ باشە ئەم ئینسانە لە سەرەتایە کە دروست بووە بەعتر بە قسەی ئێوە یعنی ئەم ئینسانە لە داروینەوە هات لە شەمپانزیەوە هات لە میکرۆبێکە و لە عاسمانەوە هات لە هەر چی شتێکەوە کە ئێوە ئەیڵێن بەس سەرەتای زیندوێتیەکەی چۆن بوو ئایا یەکەم جار مردوو بوو ڕۆحی تێچوو کە نازانین ڕۆح چیە من وشی ئەوەش نازانین ڕۆح چی چونکە هەمومان لە پێناسەی جیاوازەوە ڕوانینە ئەم جۆرە غەیبانە ئێ باشە دەینەوە سەرەوەی ئەگەر مردوو بوو چۆن ڕۆحی بەبەراچوو باشە کە زیندوو بوو بۆچی مرد سەبەبی مردنەکان دەینەوە سەر اینجا خۆی ئەوەش معجزەیەکی ترن باسێکی تری غارودی کتێبێکی لەسەر بوونیەوی ئینسان باس لەوە کە لە سەرەتای ئەم مەسەلەی سێڵ و مەسەلەی زیندووبوونەوە لەسەر مەسەلەی مردنە غارودیش معروفە غارودیش مفەکرێکی گەورەی و ئەبزانم ئێستش ماوە نازانم ئاخۆ مردبێ یان نە ئەمریکی درێژی هەیە تەواو کتێبی زۆر هەیە و دامەزرێنەری بەرەی دژی ئیستعمار بووە یەکێک بوو لە قیاداتی کۆمونیستی فەڕەنسی و حتا کە لە ساڵی شەستەکانە بوو كتابي منعطف الاشتراكي الكبير نوسي ناوينا الغارودية المعاصرة التحريفية المعاصرة غارودي والتحريفية المعاصرة حزب الشيوعي هندستاني كتابي كلا سري نوسي جنجبو ما كان دو زمان باشا أقر عليهم مادة كان بيكتري تشران إيه بس شون بيكتري تشران هر عشوائي بيكتري تشرانو إنساني اللي يدرزبو يعني أم إنسانا أم سيستم بقوتي الروح مادي پێکاتەی لەشی دڵی جگەری هەناوی هەناسەدانی نەقڵکردنی ئۆکسجین بۆ سەراسەری جەستەی ئەم هەموو
مولولەیە 45 جار بەسەر ئەرزا پێچەکات و یاری ئینسانی ئەم هەموو چۆن هەر لە خۆی بە پێکچێشرانێکی عەشوایی دروست شتێکی زۆر نامەنتەقی زۆر دوور ڕۆیشتون ئێوە باشە چۆن بە یەکتر کێشران بۆچی بە یەکترێ کێشران ئاوە ئەگەر ئەم حرەکەتە ئاوا پێکچێشران لە مەچەکمیدا بۆ لێرەی نەدا بۆ لەسەری پەنجەکانی نەدا بۆ بەم شێوەیە نەبوو ئەمە هەمووی حرەکەتێکی عەشوائیە من ئاواکەم ئێستا باشە بەم حرەکەتە عەشوائیانە ئاوا چی لێ پێیا بوو مع العلم من حرەکەتەکە مادەیە بوو بە وزە مادەشە بێتەوە بە وزە مەسەڵەن حرەکەتی خۆر ئەبێ بە وزەی ڕووناچیە بە وزەی گەرمی بە وزەیەکی دەنگیش ئێلەمانە چۆن ئەم وجودە گەورەیە پێیا بوو ئەم حرەکەتە بۆ خۆی چۆن دروست بوو بۆچی وا دروست بوو بۆچی بەم ڕادۆبڕانە دروست بوون کە بتوان ئەم سیستمە گەورەی جیهان بێنە پێش باش بۆچی وا پێگە کێشرا چێ پێیکی کێشان بە یەکتری ئایا ئەمە بە ڕێکەوت بوو دەستپێکی ڕێکەوتەکەمان پێ بڵێن چوە ئەگەر ئەزەلیشە مادەکە خاوەن ئیرادە بوو یا خاوەن ئیرادە نەبوو ئەگەر خاوەن ئیرادە نەبوو چۆن ئێمەی خەلق کرد کە خاوەن ئیرادەی ئەگەر خاوەن ئیرادە بوو بۆچی ئەوە احتراف بۆ ناکەن کە ئێمەڵێن خوای خاوەن ئیرادە ئەم وجودەی دروست کرد ئەگەر ئەڵێن ڕێکەوت وەڵێن باشە ئێوە ناڵێن گەردون و ژیان هەمووی بە پێی سیستمێک دروست بووە ئێ باشە کووە ئەم سیستمە چۆن لە عەشوائیەوە هاتوو چۆن بە سوودفەش هاتوو یعنی چۆن ئەشێ ئێستا مەسەلەن بڵێن مەسەلەن یەکێک دەڵێ وەڵای من سەرمێشێ یەکی کە پێڵێ ئێ پارەسێتێک بخۆ پارەسێتێک حەبێکە ئەم حەبە هەموو شتێکی تەقدیر کراوە ئەمە عیلاجی ئەم سەرێشەیە سەرێشە خۆی نەخۆشی نییە سەرێشە دیاردەیەکی تری لەش ئەم حەبە مەحقولە لە خۆی دروست بوو بێ ئێوە بە حەجمێکی گەورەتر نییە گەروای بۆ بچووکتر نییە بۆ مقدارەکانی هەمووی دیاری کراون ئەبێ بە عیلاجێک بۆ ئەم سەرێشەیە ئەنجا ئەمە شتێکی بەسیتە تۆ بڕوانە ئەو نەخۆشیە گەورانەی تر کە بەو دەرمانانە عیلاجە بن ئێم دەرمانانە هیچ کەسێ نییە بڵێ وڵا لە خۆیەوە دروست بوو یەکاکە چۆن لە خۆی دروستە بێەوە هەموو شەریکایەوە معاملانایەوە بۆی دروست کراوە زراعەتێک چۆن لە خۆی دروست بوو یعنی مە چۆن ئەتوانین بڵێن گندۆرێک لەو ئەرزە بە خۆی دەرهاتوەتە دەرێت کاڵەکی ناتوانانی لە خۆم هەنەوە دوام کاڵەکە هەمووی قیاس و حساباتێکی دیایە ئەو شەکرەی کە لە کاڵەکەکەیە هەیە پاشان ئەمە لە دەشتی شارە زورا بووە ئەم کاڵەکە ڕووشێ چەنی فەرقە لەگەڵ ئەو کاڵەکەی ترەکە لە کوێستانە بوو اینجا ئەمانە چۆن بەبێت تەقدیر دروستن بەمانە هەموو شتێکی مقەدەرن ئەم توێکڵی سێوێک توێکڵی سێوێک چەند نەتوانێت ئەم سێوە لە ناوە بپارێزێت کەچی بەس کونێک کویتە ئەو توێکڵە تەنکە چەند کاریگەری لەسەری دروستەکە کە خراپە بێت وە خراپکاریژە بێت و دوای فاسید و مەفسید دەبێت یعنی ناکرێت زەراعەتێک حەبێک دەرمانێک قەدەرێک ئەستێرەیەک مەناخێک هێزی ڕاکێشانێک شتێک لە خۆیە دروست بوو ناکرێ ئەم شەپۆ لە ئەم ئاوا ئێستو لە خۆیە دروست بوو ناتوانین خوێ NaCl ناتوانین لە خۆمانە بڵێن وڵا زەڕاتی سۆدیۆم بەهاتوو بە سوتفۆک و تالی سەڵیان وەکو ئیکسلی ئەڵێ وڵا 6 مەیمونات نەمانیان دروست کرد بە 6 مەیموناتەوە شعرێکی شکسپیریان بۆ دروست کردین باش بە مەلایین ساڵ عمری مەیمونەکە چی ئەیداتێ مەلایین ساڵ بەڕاستی ئەمە سەر لێ شێوانێکی زۆر غەریب و سەیرە یعنی ئینسان بتوانێت ئەوەندە خۆی لەم شتە منطقیانە ڕاکا لێی ڕووداوە ڕوویداوە ڕووداوە زەمەنی هەیە ڕووداوە مەکانی هەیە هیچ شتێک لە زەمەن و مەکانەکەیان نابێ بەبێ ئەوە ڕووداوە مادەیە یان وزەیە باشە ڕووداوە یەکێکی ئەوەیە کە ڕووداوەکەی هێنابێتە وجود حرەکەتی ڕووداوکردنەکە هەروکوتم چۆن ئەم حرەکەتە عەشوائیە مریشکێک دروست ناکە ناکرێ حرەکەتێکی عەشوایی ئینسانێکی عاقڵ و زیرەک و لێهاتوو قابلیەتێکی مێشکی وا گەورە وەکۆڵێنی نشتاین لە 123 عەقڵی بەکارهێنا دەماخی ئێمە سێڵەکانی مێشکی ئێمە ئەزانی چی ئەگرێ چی تەسەورەکەی چی ئەگرێ خەیاڵ بچەند بە خەیاڵ بەرفراوانە بیری لێ بکەینەوە لەوە زیاتر ئەگری هەرمێش ئەی خوێنەکان ئێوە هەموو گڵاندا ئەو تەوازوناتانێ لە ئینسانان هەموو شتێکی تری وجود بیری لێ بکەرەوە کە بڵێن ئایا ئەمانە
بإرادة بون يا بإرادة، أما بصدفة أزلي بون يا نبي ويستك لدواي أمانة وهي ويستي بكريجي عقلي بآقاي زيندوي بتواناي بهيزي دانا توانيوتي أمان دروس كده إيه مالين خواهي قوريا دليلك عني تريشوان لقرآن هيا دليلي تري بيغمران معناه هي وحي معناه إيه من باب الجزئيات يقاكين لمسألة وجودي خواهي بردقر بس إيه وكامية دليلك كده دوام هم عالمة وكتابي كريسي موريسون هي العلم يدعو للإيمان، كتابي كراسيتي بتشوكيش هي محسن عبد الحميد العلم ليس كافرا. تبرد ما شايك بزانة تسن عالم هيك وتبتي كافر مباور موجود إخواني تسن عالم ناكات لسطات السي ناكات لسطات شوار إباش هم معالميتر أم هم خلقيتر معالمانا أم زانانا أنا هم تي فكرا أو إلا فيلسوف ولا زانا ولا وشتي علمي كان خلو بردسمان كوابوها ميان شاهدي أدن كأم قردونا أم وجودة أم جيانا أم إنسانا بوها متواناي كتي هيتي مخلوقك بدستي خالقك دروز بوا خاون إرادة بوا وخاون توانا بوا خاون داناي وزاناي بوا إما لو باورين أبو شوية عليك وجود خواهك هي نهاية وجود مخلوقات بيسمى خالقك خالقكش خاون إرادة نأزل يكي إيويك باس يكن چونکە هیچ دلیلێک تا لەسەری نییە دەست پێ و مناقەشەکان یەکەینەوە لەسەری و هەروەها ممکنیش نییە کە بڵێ ئەوە شتێکە بە سودفە دروست بوو کەوا حەتمە نەبێ باوەڕ بۆ بێنین کە ئەم گردون و ژیان و وجودە خالقێکی هەیە ئێمە باوەڕمان وایە کە خۆی پەروەردگارە خوای گەورە هیدایەتی ئێمەش وێوەش بدە بەرچاومان ڕۆشنتر کە عەقڵمان بەرفراوانتر کە و زیرەکمان کە بۆی زیاتر فكر وهوش ودرك وبيبي بردنا زياد ببيع. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.